ناوم سەردار ئیسماعیلە لە دایک بووی 1976 شاری کوێمە. سەرەتای ژیانی وەرشیم لە شاری کوێ دەست پێ کرد. ساڵی 91 لە ناوەندی وەرشی لاوانی کوێ دەستم بە یاری تایکواندۆ کرد لەژێر سەرپەرشتی ڕاهێنەری بەتوانە کاوە نووری. چەند ساڵێک لە یاری تایکۆندۆ بەردەوام بووم. دوای ئەو لەگەڵ هاتنم بۆ شاری هەولێر کە لە کۆلێژی ئاداب وەرگیرام دەستم کرد بە یاری لەش جوانی. ئەوە سەرەتای دەستپێکردنی یاری لەش جوانیم بوو. واتە پێشتر من بە تایکۆندۆ دەستم پێ کرد، اینجا دوایی دەستم بە یاری لەش جوانی کرد. ساڵی 1994 یەکەم قۆناغی کۆلێژم بوو. دەستم بە یاری لەش جوانی کرد لە یانەی وەرشی هەولێر. ئەو کات لە شاری هەولێر تەنها یەک هۆڵ هەبوو، ئەویش هۆڵی یانی وەرشی هەولێر بوو. من دوای ئەوەی کە لە کۆلێژ تەواو دەبووم لە خوێندن دەچووم بۆ یانەی وەرشی هەولێر مەشقەکانم ڕۆژانە ئەنجام دەدا. سەرەتای 2005ەوە لەگەڵ سەردار ئیسماعیل بەیەکەوەینە لە کاتی خۆ ئامادەکردن بۆ پاڵاوانێتیەکان لە زۆر پاڵاوانێتیەکان هەر بەیەکەوە بووینە، هەتا تەنانەت لە تەمرینکردنی ڕۆژانەش بەیەکەوە بووینە. جارێوە هەبووە بە حکمیەوەی هەردوو لامان هۆڵمان هەبووە کاتمان دیاری کردیە لە مەسەرەن لە هەفتەیەک زارێک دووزار کە تەمرینمان بەیەک کردووە. جاری وایە زۆرترین تەمرینمان بەیەکەوە کردووە. کەسێکی جددیە لە هەموو مەجالێک کەسێکی جددیە، بەس بە تایبەتی لە مەجای خۆی کە یاری لەش جوانی لە تەمرین کەسێکی زۆر جددیە، کەمتر هەست بە ماندی بوون دەکاتن، هەست دەکاتن یان حەز دەکات زیاتر زیاد لە پێویست خۆی ماندی بکا بۆ ئەوەی دەستکەوتی زیاتر بەدەست بهێنێتن. سەردار ئیسماعیل ناوێکی دیاری کوردستان و شارەکەمان هەولێرە و ئینجاز و پاڵەوانیەتەکان و دەستکەوتەکانیشی بەرەنجامی جوهدی فەردیە و لەگەڵ ئەوەشدا ئیسرار و جوهدەکانی خۆی و بەردەوامی گەیشتۆتەوە ئەنجامەی شانازیەکە لە بۆ ئێمە وەکو شاری هەولێر پاڵەوانێکمان هەبێتن کە ناوی سەردار ئیسماعیلە و کەسایەتێکی زۆر جوانی هەیە. هەموو ئەو کارانەی ئەویش تەنها دەستکەوتنیە لە بۆ خودی خۆی، بەڵکو دەستکەوتە لە بۆ شارەکەمان، لە بۆ وڵاتەکەمان، لە بۆ بواری وەرزش لە کوردستاندا. جگە لەوەش کە بەخۆی ئەو پاڵەوانێتانەی هەبووە، ڕۆڵێکی کاریگەریشی هەبووە لەوەی کە بەشێک بۆ لە هاندانی لاوان و گەنجان لە بواری وەرزش، بەشێک بۆ لە هاندان لە ناو پرۆسەیەکی گەورەدا لە هۆشیاری لەش جوانی کەسێک بووە، ڕۆڵێکی گرنگی هەبووە و ناوێکی دیاری شارەکەشمانە. من دەمەوێت تەجروبەی ژیانی خۆم کە باز دەکەم ببێتە هاندانێک بۆ لاوەکانمان. ساڵی یەکەمی کۆلێژم بێگومان من قوتابی دەرەوەی شار بووم، لە کۆیەوە هاتبووم، لە بەشی ناوخۆیەکەمان لە تەیراوە بوو. من بە پێ لە تەیراوە زۆربەی کات لەبەرەوەی بارودۆخی ئابووری زۆر خراپ بوو، زۆر جار بە پێ دەچوون بۆ کۆلێژی ئاداب، دەگەڕامەوە هەر بە پێ دەچوون بۆ یانەی وەرشی هەولێر، لەوێ مەشقەکانی خۆم دەکرد، هەر بە پێش دەگەڕامەوە. ئەو کاتی خۆراکێکی واژ نەبوو بەڕاستی، بەڵام لەبەرەوەی ئیرادەیەکی بەهێزم هەبوو، حەزێکی زۆرم هەبوو و ئیسرارێکی زۆریشم هەبوو بۆ بەدەستهێنانی ئەو شتانێک کە دەمەوێت سوپاس بۆخوا توانیم بەدەستی بێنم. هیچ شتێک مەحاڵ نییە. دو ساڵ دوای با بڵێن وەرزشکردم دەستکردم بە یاری لەش جوانی، توانیم لە ماوەیەکی کورددا تەنها دوای 2 ساڵ لە پاڵەوانێتی عێراق بەشدار بم و توانیم ئەو کات پلەی سێم بەدەست بێنم لەسەر چێشی خۆم لە بەهێزترین پاڵەوانێتی یانەکانی عێراق لە شاری نەجەف ئەنجامدرا. بەڵام دوای ئەو
با بڵێن دوای ساڵی 96 لە 97ەوە دەتوانم بڵێم هەموو پلەکان پلەی یەکەم بوو. یەکەم قۆناغی کۆلێژ کە لە کۆلێژ وەرگیرم منە و کات بڕیارمدا کە لە وەرزش شتێک بکەم نامۆ بێتن کەس بەدەستی نەهێنابێ. سوپاس بۆ خواتوانیم ئەو شتە بکەم ئەوەی تەماداری بووم هەموو بەدەستێنا خەونەکانم هەموو بەدەستێنا سوپاس بۆ خوددا. ساڵی 2004 تەقدیمی کۆلێژی یاسام کردەوە وەکو حەزێک حەزم دەکرد کە لەوێش بخوێنم. سوپاس بۆ خوا توانیم ساڵی 2009 کۆلێژی یاساش تەواو بکەم بەسەر کەوتووی بێگومان. هەر بۆ بیرهێنانەوە تاوان هەر وەکو باسم کرد زۆربەی کات لە قۆناغەکانی خوێندن کاتی پاڵەوانیەتیم بووە. دوو شەفت دیاریم کردووە تاقیکردنەوەشم هەبووە بەڵام سوپاس بۆ خوا یعنی لە هەمووی سەرکەوتوو بووم. دوای ئەو ساڵی 2000 با بڵێن دوای کۆلێژی یاسا توانیم ماستەر لە خۆراکی وەرزشی لە وڵاتی کەنەدا تەواو بکەم ساڵی 2010. سەردار ئیسماعیل جگەلەوەی کە وەکو وەرزشوانێک هەمیشە لە ناو چین و توێژەکانی جیاوازدا ڕێیەک دروست دەبێتن یەک ئیتیجاه وەردەگیرێتن بەڵام ئەوەی لە سەردار ئیسماعیل لە من بەدیم کردێت چەند ئیتیجاهێکە. وەرزش تێکەڵکردن بە سەقافە و ڕۆشنبیری و خۆپێگەیاندن، وەرزش تێکەڵکردن بە کۆمەڵگا، وەرزش تێکەڵکردن بە هۆشیاری، وەرزش تێکەڵکردن بە نەتیجە. نەتیجە لە ئیسرارەوە دێتن ئەو ئینجازانەی ئەو پاڵەوانیەتێنی کە بەشداری تێدا کردیە یەکەم شت زۆر باوەڕی بەخۆی بووە. دووەم نقطەی یان خاڵی سەرکەوتنی سەردار ئەمن لە شتێکدا دەبینم ئیرادەیە. هەمیشە بەربەز لە پێشی هەبووە بە سەریاندا زاڵ بووە. هەمیشە گرفت و لەمپەر لەبەوەی دروست بووە ئازایەنەتر لە مەیدانەکەدا هەوڵیدایە کە نەتیجە بینیتن. ئەو نەتیجانەی کە هیناشتی چ لە ئاستی کوردستانی عراقی ئاسیایی نێودەوڵەتی هەمووی ئەنجامی زۆر دڵخۆشن وەکو پاڵەوانێک گەنجێکی کورد وەکو باسم کرد کۆمەڵێک مەجال تێکەڵ کردێ بەڵام نەتیجەدا ئەستێرەیەکی وەرزشیە و ڕۆڵێکی کاریگەریشی هەیە بەشێک بۆ لە هۆشیاری وەرزشی کە ئێستا دەبینین بە خۆشحاڵیەوە لاوانی ئێمە ڕووی تێدەکەن ئینسانە بەتەمەنەکان ڕووی تێدەکەن هۆڵەکانی وەرزشی بوونەتە بەشێکی گرنگ لە ژیانی ئینسانەکان کە لەگەڵ سەحەت پارێزی و تەندروست باشی بیرکردنەوەی دروستیش دروست دەکەن. لە ساڵی 98ەوە من چوومە پێشەنجی پاڵەوانەکان دەتوانم بڵێم بوومە کاپتنی هەڵبژاردەی عێراق بە شێوەیەکی فەرمی چوومە هەڵبژاردەی عێراق. ئەوە من ئەو شتانەی یەکێک لەو شتانەی کە شانازی پێوە دەکەم یەکەم کوردم لە با بڵێن لە کوردستان یاری کردبێت و لە یاری لەش جوانی گەیشت بێتە با بڵێن پاڵەوانێتی عێراق. پێش من پاڵەوان هەبوو بەشداریان کردەوە بەڵام و ئاستەی منیان نەبووە. من توانیم وەکو یەکەم پاڵەوان پلەی یەکەم بەدەست پێنم لەسەر ئاستی عێراق دوایەوەی ببم بە نێودەوڵەتی تا من نەهاتم پاڵەوان نێودەوڵەتیمان نەبوو پاڵەوانی ئاسیامان نەبوو جیانمان نەبوو. سوپاس بۆ خوا ئەو قۆناغانم هەموو بڕی. کاک سەردار یەک لەو ئەستێرانەیە کە دەتوانین بلین جێی پەنجەی دیارە لەسەر مستەوای ئاستی هەرێمی کوردستان و بە تایبەتی و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی عەرەبی و ئاسیا. کاک سەردار یەک لەو بەتەڵانەیە کە زانی کو تەعامل بکاتن لەگەر جسمی خۆی کو بە شتێکی زانستی بستە ناو ئەو وەرزشە. ئەمە دەکەینە دوو جانب جانبەتی ئینجازاتەکانی یعنی دەستکەوتەکانی کەم یاریزان هەیە لە زۆربەی ئەلعابەکان یعنی زۆربەی یاریەکان تاک وەک کاک سەردار ئەو ئاستەیان
هینابی و گەیشتبیتە مستەوای جیهانی. من ساڵی 2006-2007 بەبیرم دێ ئەو وەختی کە لە علااقاتی لزنە ئۆلمپی بووم مەسئولی قسمی منەشتاتیش بووم لە وابەی کاک سەردار هاتین تێستێکمان کرد بە ناوی عێراق مشارەکەی بوتوڵەی ئاسیای دەکرد. ئەو وەختی زۆر معروف بوو بێنو نەناو ئەو گەمەی منەشتات دەخورا و زۆر کەس فەسڵ دەکراوە دەکرا. من هاتم فەحسەکەیانم کردووە بردمە مختبەرەکانی ئۆروپا فەحسم کرد. کاک سەردار لەو یاریزانانەی عێراق بوو کە خاوێنترین کەس دەرچوو. لەوێن دەڕازانیم کە قسەم لەگەر کاک سەرداری کرد گوتم کاک سەردار ئەتو کو تەدریب دەکەی. کاک سەردار زۆر بە زانستی زۆر بە علمیەن تەعامل لەگە جسمی خۆی دەکاتن، دەزانی چ دەخوا، دەزانی کو تەدریب دەکات، دەزانی کو ئەکادیمیانە پەروەردەی لەشی خۆی بکاتن. من کە هەڵبژێردرام با بڵێن لە ڕیزی هەڵبژاردەی عێراق بووم و نوێنەرایەتی عێراق بکەم، هەڵبژێردرام بۆ پاڵەوانێتی جیهان نوێنەرایەتی بکەم، نوێنەرایەتی عێراق بکەم لە پاڵەوانێتی جیهانی لاوان لە وڵاتی چیک. بەڵام بەداخەوە ئەو کات من لەبەر بارودۆخی ئەوسای کوردستان پاسپۆرتم نەبوو، جگەلەوە خەرجی پاڵەوانێتیەکەشم نەبوو، بۆیە بەشداریم نەکرد. ساڵی 99 بە هەمان شێوە جگەلەوەی با بڵێن لە سەر ئاستی یانەکانی عێراق پلەی یەکەم بەدەستدێنا، بە هەمان شێوە هەڵبژێردرامەوە بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتێکی نێودەوڵەتی کە لە ئەبوظەبی بەڕێوە چوو لە ئیمارات. ئەو کاتیش بە هەمان شێوە پاسپۆرتەکەم تاو نەبوو. ساڵی 2000 یەکەم با بڵێن پاڵەوانێتی نێودەوڵەتی بوو کە تیایدا بەشداریم کرد، پاڵەوانێتی عەرەب کە لە وڵاتی سووریا بەڕێوە چوو لە شاری لازقیە، توانیم پلەی چوارەم بەدەست بێنم. ئەوە بۆ من یەکەم تەجروبەی دەرەوە بوو، ئەوە دەستپێک بوو. گرنگترین دەستکەوتە نێودەوڵەتیەکانم چەند جارێک لە پاڵەوانێتی عەرەب پلەی یەکەم بەدەستهێناوە، سێ جار لە پاڵەوانێتی ئاسیا بەشدار بووم، نزیکەی 5 جار لە پاڵەوانێتی جیهان بەشدار بووم. دەستکەوتە هەرە گرنگەکانم بەدەستهێنانی پاڵەوانێتی جیهانە لە ئیتالیا کە توانیم پلەی یەکەم و یەکەمیەکەمەکانیش بەدەست بێنم. جگەلەوە ساڵی 2013 لە پاڵەوانێتی مستەر یونیڤەرسی پیشەگەران بەشدار بووم لە وڵاتی ئەڵمانیا، توانیم بە هەمان شێوە پلەی یەکەم و یەکەمیەکەمەکانیش بەدەست بێنم. خۆی زۆر پاڵەوانێتەکان بە یەکەوە بووینە، بەڵام یەک شتەیە کە زۆر جار باز دەکەین کە لە ناخەوە شتێک ڕوویدا ئەویشەوە بوو لە پاڵەوانێتی جیهانی وابە لە ئیتالیا لە شاری فێنیسیا پاڵەوانێتێکە بوو. لەوێ منەو کاتە سەرۆکی یەکێتی لە ژوانی وەکو تیمی عێراق و کوردستان بەشداریم کردبوو. سەردار ئیسماعیل لێ جوانترین پلەی بەدەستهێنا کە بووە پاڵەوانی سەر پاڵەوانێتیەکە. تاوان لەوێ ئێمە توانیمان کە ئەو پلەی پێبەخشرا لەسەر ستێج ئەمن لەسەر کەوتم و ئاڵای کوردستانمان پێ بوو کە ئاڵایەکەمان بەرز کردەوە. ئیدی هەردوو لامان لە خۆشیان خۆمان پێ نەگیرا و فرمێسک لە چاومان هاتە خوارێ. ئەو خەڵکەی لەوێش ئامادە بوو هەستیان بەو خۆشیەی ئێمە کرد کە لە ناخەوە بەڕاستی ئەو خۆشیە بوو. ئیدی بیانیەکان زۆریان هات نەکردمان و وەسفەچی ئێمە و خۆمان و مەعاناتەکانی خۆمانمان لەوەیان کرد. ئەوە بەڕاستی هەستێکی زۆر زۆر خۆش بوو، قەت لەبیر ناکرێت. ئەو پاڵەوانێتی 2013 بۆ من یادگاریەکی ئێزگار خۆشی تێدا بوو، شتێکی ئێزگار مێژوویم کرد، ئەویش بەرزکردنەوەی ئاڵای کوردستان بوو. بەڕاستیەوە خەونێکی لە مێژینەم بوو، بەڵام توانیم بەدەستی بێنم. باوەش لە یاد نەکەم من یەکەم پاڵەوانی کورد بوومە کە بە گۆرانی و ئاوازی کوردی
لە پاڵەوانێتیەکان بەشداریم کردووە. ساڵی 2004 لە پاڵەوانێتی عەرەب کە لە ئوردن ئەنجامدرا پلە یەکەم بەدەستێنا و لە پاڵەوانێتی ئاسیاش کە لە وڵاتی بەحرێن بەڕێوەچوو بە شێوەیەکی لایف پاڵەوانێتیەکە دەگوازراوە بە گۆرانی کوردین مایشێکی جوانم کرد ئەوە بۆ من بۆ مێژوویەک بەڕاستی و شانازی پێوە دەکەم. دەربارەی پاڵەوانێتە گرنگەکانی تر دووجار لە پاڵەوانێتی ئارنۆڵد کلاسیکی جیهانی بەشداریم کردووە پلەی چوارەم و پێنجەم هەبووە. دوا پاڵەوانێتیم پاڵەوانێتی دایمەند کوپی جیهانی بوو کە لە وڵاتی یۆنان بەڕێوەچوو توانیم پلەی یەکەم بەدەست پێێنم. Mr. Murad Rashid, delegate of Iraq Bodybuilding Federation, bringing the gold medal to his competitor, Ismail Sardar. من سوپاس بۆ خوا گەیشتمە لووتکەی پاڵەوانێتیەکان شانازی بە دەستکەوتەکانیشمەوە دەکەم. بێگومان خەونی مرۆڤ کۆتایی نایە. حەز دەکەم با بڵێن ئێستاش دەستکەوتی ترم هەبێ بەڵام من ساڵی 2016 وازم لە بەشداریکردن لە پاڵەوانێتیەکان هێنا ڕووم لە با بڵێن بواری خوێندن کرد زیاتر جگەلەوە ڕووم لە بواری مەشقیش کرد. ئێستا کۆمەڵێک پاڵەوان لەژێر دەستی من مەشق دەکەن. کۆمەڵێک پاڵەوانی جیهانی هەنا ئێستا گەیاندم لە ئاستێکی ئێزگار بەرز لە پاڵەوانێتی جیهانیەکان بەشداری دەکەن. خۆی وجودی ئێمە و ئەو دەستکەوتە گەورانەش کە بەدەستمان هێنا دەورێکی کاریگەری هەبوو لەسەر لاوان کە ئەوانیش بە هەمان شێوەی ئێمە بگەم بەو دەستکەوتانی کە ئێمە بەدەستمان هێناوە یاخود ئەو ئاستەی کە ئێمە پێگەیشتوین. دەتوانم بڵێم یاری لەش جوانی لە ساڵی با بڵێن لە 2000ەکانەوە لە لووتکەیە زۆربەی هەرە زۆری یاریزانە بە تواناکانی هەڵبژاردەی عێراق تاکو ئێستاش کوردن. پێشتر ئێمە با بڵێن تەنها لە شاری هەولێر لە سەرەتا پاڵەوانی نێو دەوڵەتی جیهانیمانە بوو بەڵام دوای ئەو بێگومان ئێمە پشتگیریمان کردن پاڵەوانەکانی تریش لە سلێمانی لە دهۆک لە کەرکووک هەتا تاکو با بڵێن شارۆچکە بچووکەکانیش من یەکێک لە با بڵێن یاریزانەکانم لە شاری چەمچەماڵە سێمی جیهانی بەدەستێنا زانا فەریق ئەوە جێ خۆشحاڵیە. نەزمەدین عەبدوڵڵا یەکێک بوو لەو پاڵەوانە جیهانانەی کە من با بڵێن پێم گەیاند و گەیاندمەوە ئاستا.
من دەمەوێت سوپاسی خودا بکەم کە جستەیەکی ڕێکی پێبەخشیم تەندروستێکی باشی پێدام هەروەها پاڵپشتیشم بووە لە بەدەستهێنانی ئەو دەستکەوتانەی کە بەدەستم هێناوە زۆر سوپاسی خێزانەکەم دەکەم ماڵەوەمان بەگشتی خێزان واتە با بڵێن هاوسەرەکەم و دایکم و باوکم و هەموو ئەو کەسانەی کە با بڵێن ئەو برادەر و دۆست و ڕەفیقانەی کە لەگەڵم بوون چونکە هەر پاڵەوانێک یاخود هەر کەسێکی سەرکەوتوو کە دەگا بە ئاستێکی بەرز و ئەوەی ئێمە دەیبینین لەسەر ستێج ئەوە لە دواوە ئەو کەسە جێیشێکی لە دوایە هانیان داوە پشتگیریان کردووە چکە هیچ کەسێک بەتەنیا ناتوانێت بگات بە هەموو شتەکان. سەردار ئیسماعیل ئەستێرەیەک لە ئەستێرەکانی شارەکەمانە وەک چۆن شانازی بە تاکبەتاچی هاوڵاتیانی شارەکەمان دەکەین وەک چۆن شانازی بە یەک بێیەکی ئەو کەسانە دەکەین لە هەر بوارێک لە بوارەکاندا لە هەولێری پایتەخت لە مێژووی ئەو شارەدا لە ئەمڕۆی ئەم شارەدا لە هەر مەجالێکدا خزمەتێک پێشکەش بکەن بەشێک بن لە پێشوەچوونی شارەکەمان شانازی ئەو شارەنە سەردار ئیسماعیلیش یەکێک لە شانازیەکانی هەولێرە. ساڵی 2004 بیرم لەوە کردەوە کە من لەبەرەوەی ئاستم بەرەو پێشەوە دەڕوا دەبێ ئامێری باشە بێ هۆڵی باشتر هەبێ بۆ یاری لێ بکەم لەبەرەوە بیرۆکەی دروستکردنی هۆڵم بۆ دروست بوو سەرەتا با بڵێن ئامانجی من لە دانانی هۆڵ ئەوە بوو بۆ خۆم یاریەکی باشی لێ بکەم ئامێری باشی تێدا بێت. بەرەبەرە وای لێ هات با بڵێن ئەو هۆڵە گەشەی کرد ئامێری پێشکەوتوتر هات جگە لەوە لەگەڵ با بڵێن بەدەستهێنانی ئەو دەستکەوتانەمان توانیمان یاری لەش جوانی لە هەموو کوردستان سوپاس بۆخوا ئێستا وەک کەلتورێکی لێ بکەیت ئێستا وەک کەلتورێکە سەرەتا وانە بوو بەڕاستی خەڵکێکی زۆر کەم وەرشی دەکرد بەڵام ئێستا ژمارەی هۆڵەکان هەر بنمونە لە شاری هەولێر زیاتر لە 100 هۆڵە ئەوە نیشانەی ئەوەیە کە خەڵک ڕووی لە وەرزش کردووە وەرزش دەکاتە سەرەتا هۆڵەکان با بڵێن هۆڵی پیاوانمان هەبوو دوای ئەو هۆڵی ئافرەتانماندانە بەجیا ئێستا لە هەندێک شوێن وەکو سنتەرەی ئێستاکەیەوە دەیبینن هۆڵەکان تێکەڵاون ئاستی ڕۆشنبیری خەڵک بەرەو پێشەوە ڕۆیشتووە جێ خۆشحاڵیە کە خوشک و برایانی خۆمان دەبینین هەموو بەیەکەوە لە شوێنێک یاری دەکەن وەرزش دەکەن. من ئەو ماوە درێژەی کە لەسەر ستێژ مامەوە لە ساڵی 2000ەوە کە بەشدار بووم لە پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان بە هەموو شێوەیەک هەوڵم دەدا کە پیشانی بدەم کە من کوردم سەرەتا بە میوزیک پیشانمدا دوای ئەو خۆشحاڵیەوە ساڵی 2013 کە توانیم ئاڵا بەرزکەمەوە پیشانمدان بجگەلەوە باوەشم بیر نەچێ یەکەم جار بوو ئێمە بە ناوی کوردستان بەشداری بکەین کە پێشتر ڕێگەیان پێ نەداین ئێمە ئیسرارمان کرد کە ڕاستەوە عێراقە بەڵام دەبێت کوردستانی عێراقیانی ئەوە ئاڵای خۆشمان هەیە بە ئاڵای خۆشمان بەشداریمان کرد بێگومان خەونی هەموو کوردێک
ئەوەیە کە کوردستانێکی سربەخۆ هەبێ وڵات ببێتە وڵات بەڵام من لە ناخی خۆمەوەم دروست کرد و پیشانیشمدا بەرزکردنەوەی ئاڵا لە پاڵەوانێتێکی جیهانی ئەو هەموو وڵاتە تێیدا بەشدار بن پیشاندانی وجودی تۆیە تۆش کوردی پاڵەوانت هەیە و وڵاتیش تەیە